لە ئیتری 2018 یەکەم ترێلەر و گەیمپڵەی سکۆڵ ئەند بۆونسمان بینی بە یاریی جێی چاوەڕوانی دەچێت بەهۆی هەبوونی تایبەتمەندی چەتەی دەریایی. سکۆڵ ئەند بۆونس یاریەکی ئاکشنە لەلایەن ستودیۆی سینگەپوری یوبیسۆفت بەرەی پێدەدرێت و یوبیسۆفت خۆی کاری بڵاوکردنەوەی بۆ پلەیستێشن 4، ئەکسبۆکس وان و ویندۆز لە 2019 بۆ دەکات. یاریەکە دەربارەی چەتە، دزین، بڕینی کەشتی و کۆکردنەوەی زێڕ و زیوە. یاری سکۆڵ ئەند بۆونس جیهانی کراوەیە، دەتوانی بە ئارەزوی خۆت تێیدا بسوڕیتەوە. یاریەکە مۆدی چیرۆک و کەمپین و ئۆنلاینی ماڵتیپڵەیەریشی هەیە. شێوازی یاریەکەش تاکتیکیە، بە کامێرای کەسی سێمیش کار دەکات. ڕۆڵی چەتەیەک دەجێڕی، دەتوانیت جلوبەرگ و تواناکانی بگۆڕی و بەهێز و زیرەکی بکەیت، واتە لێڤڵی بەرز بکەیتەوە. یاریەکە باس لە ساڵانی 1700ەکان دەکات. پێشەوەی دەست بە شەڕکردن بکەی دەچیتە لای فاڵچیەک، ئەو ڕێنیشاندەرت دەبێت کە کەش و هەوا و با چۆن دەبێت. کە دەست بە شەڕێک دەکەی چەند ئەرکێکت هەیە دەبێت تەواویان بکێ تاوەکو تەواو نمرەی پێویست وەرگری، خۆت و کەشتێکت ئەپگرید بکەیتەوە. نمونە لەم ئەرکە با بەرە و باشوور هەڵدەکە، بۆیە واچاکە شێوازی لێخڕنی کەشتێکت باشووری بێ، سوود لە بایەکە وەرگری بۆ پێچکردنەوە و خۆڕزگارکردن. چەند جۆرێکی کەشتیت هەیە هەڵیان بژێری، نمونە بلاک هۆرن لێرە لیڤڵی کەشتێکە 7 فایر پاوەرەکەی واتە هێزی تەقاندنەکەی زۆر باشە، مینوڤرینگی واتە هێزی ئاراستەکردنی زۆر باشە، ئەکسلەرەیشن واتە تاودان و خێرا ڕۆیشتنیشی زۆر باشە. لە خوارەوە دەبینین جۆری کانونەکان واتە تۆپ هاوێژەکانی لیڤڵیان 7 دەتوانی بیانگۆڕی بۆ جۆری دیکە. لە خوارەوەش کڕوومان هەیە واتە تاقمی کەشتێکە، چەندین جۆری جیاواز هەیە، هەر یەکە جۆرە تایبەتمەندێکی هەیە. بە ئارۆزی خۆت دەتوانیم کەشتیانە بەهێزتر بکەیت، تایبەتمەندیەکانیان بە ستایڵ و تامی خۆت چاکتر بکەیت. شێوازی لێخڕنی کەشتێکەش زۆر پابندە بەهێز، خێرایی و هەڵکەوتەی با. لێرە بایەکە بەرە و باشوور هەڵدەکە، وا چاکترە لەگەڵ بایەکە بڕۆی، سوودی دەبێت بۆ خێرا ڕۆیشتن و تەقاندنی تەقەمەنی. ڕۆڵی کاپتن دەبینی، فەرمان دەردەکەی و هەمویان لە خزمەتتدا دەجەنگن. سەیری کەشتیەکان دەکەی و لیڤڵیان دەبینی، گەر هەست دەکەی دەتوانی بیان بەزێنی، هێرش دەکەیتە سەریان. کە نزیک بوویتەوە دەتوانی تۆپ هاوێژێکی دوور هاوێژ بەکاربێنی. لە دوورەوە هەندێک تەندروستی کەشتی دوژمنەکەت لاواز دەکەی، گول لە تۆپەکانیشت کۆتاییان پێ نایە، بەڵام هەندێک کاتی پێویستە تاوەکو بار دەکرێ و ئامادە دەبێت بۆ تەقاندن. کە نزیک دەبیتەوە چەندین زۆر تۆپ هاوێژت هەیە بیتەقێنی. هەر کەشتێکیش کە تێشی دەشتێنی چەندین کەرستە و گەنجینە و نمرە وەردەگری. گەر لە کەشتیەک زۆر نزیک بیتەوە دەتوانی تاقمەکەت بخەیتە سەر کەشتێکە و ئەندامانی تاقمی دوژمنەکەت لەناو ببەن. لە نێو دەریا دەتوانی ڕوبەڕووی قەڵایەکی دوورگەیەک ببیتەوە، بەڵام دەبێ ئاگاداربی کەشتێکت کاول نەکات. بەگشتی ئەمە شێواز یاری سکۆڵ ئەند بۆونسە. تاوەکو ئێستا هەر ئەوەندەی لەسەر دەزانین. یاریەکە بڕیار بوو لەم ساڵ بڵاو بکرێتەوە، بەڵام دواخرا بۆ 2019 لەسەر 2020. پێشبینی دەکەین لە پاییزی 2019 ئەم یاریە بۆ سەرجەم پلەتفۆرمەکان بەردەست بخرێت.